ئێمە ئینکاری ئەو بابەتە دەکەین و ناڕەزایی تون دەردەبڕین بەرامبەر بەو بڵین بێڕێزی بەرامبەر بە مقدساتێکی ئێمە کە قورئانە. ئێمە گەر بڵین دژایەتی دینەکەمان نەکرێ، دژایەتی قورئان نەکرێ، دژایەتی مەبادی ئەساسیەکانی ئیمانی نەکرێ، من پێم وایە دیارە دینەکە ئێمە مردووە. بەڵام کاتێک دەسووتێندرێ و دژایەتی دەکرێ، نیشانەی ئەوەیە کە ئەم قورئانە کە مەرکەزی حەضارەتی عالەمیە، 1000 ساڵ ئەو قورئانە مەرکەزی حەضارەتی عالەم بووە. ئەو قورئانە سەرچاوە و بنەمای نەهزە و هەستانەوەی فکر و عەقڵ و ڕۆشنبیری جیهانە. ئەو بڵین شارستانێتی کە ئێستا ئەوروپا شانازی پێوە دەکا، بڕوان پێ بکە سەرچاوەکەی بۆ قورئانە دەگەڕێتەوە. و ئەو قورئانە کاتێک دەسووتێندرێ هۆکارەکەی ئەوەیە کە دینەکانی تر کە معجزەیان لۆ دەهات، معجزەکانیان مادی بوو لە بەرچاو دەبیندرا. بۆ نمونە موسا عەلەیه السەلام دارەکەی دەبێتە معجزە یا بەحرەکەی بۆ شەق دەکرێ، عیسا عەلەیه السەلام مردوو زیندی دەکاتەوە. ئەوانە هەموو بەچاو دەبیندرێ و معجزەی مادین. بەڵام قورئان معجزەیەکی معنەویە، هەتا ڕۆژی قیامەت ئەکادیمیایەکی گەورەی پێگەیاندنی بەشەریە. بەردەوام ڕۆژانە بۆ نمونە ناسا کە یەکێک لە فەضائیەتە هەر گەورەکانە دەچێتە ئاسمان بەو هەموو تریلیۆن دۆلاری سەرفەکە کە دەگەڕێتەوە تەماشا دەکا قورئان یەک پارچە قسەکردنە لەسەر گەردوون لەسەر فەلەکناسی، کەواتە ئەم قورئانە دیسان سەرچاوەیە بۆ هەموو زانستەکان. لە پاشان ئێمە لە سیراعێکی فکری بەهێزداین لە بینی حەضارەتی ئیسلامی کە خاوەنەکەی قورئانە و لە بینی حەضارەتی غەربی کە ئەوان قەنەعەتێکیان وایە کە صیدام الحەضارات هەیە یا نهایەت الحەضارات هەیە. ئەم نیقاشە، ئەم ململانەیە، ئەم سیراعە دەبێت لەو شتانەوە سەرچاوە بگرێت، چونکە ئەوان دەزانن ئەوەی کە تەئسیری هەیە، کاریگەری هەیە، دەبێتە بەدیل جارێکی تر بۆ شارستانیەتی غەربی، ئەوە ئەو قورئانەیە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه ومن والاه. والله دیارە ئەوە گەورەی قورئان دەردەخا، چونکە ئێمە دەبینین تەورات هەیە، ئینجیل هەیە کە پێش قورئانیشن، بەڵام کەسێک ناسێ بیان سووتێنێ لەبەرچی لەبەرەوەی ئەو گرنگیان نییە. بەڵام قورئان لەبەرەوەی زیندووە، لەبەرەوەی قورئان پەیڕەوی زۆرە، لەبەرەوەی قورئان دەستورە کە رب العالمین ناردوێتی، ولو تورات وإنجيلش بيش تحريف يعني هالكلام خاو كتابي آسماني بون، بلام كتحريف كراون ديارة أو رولا نما قرآنش ديارة كذا سوتين يتر أوا قلت من عظمتي قرآن قوري إسلام ونارحتي أوانش الإسلام لبرا روج بروج إسلام لهمو شونانو ولا بتايبتي لأوروبا ولو شونانا وكودلي بريبي بيد زي بردستين خلقك ديتنا إسلام وخلقك پێی خۆشە بەڕاستی شارەزا دەبێت لە ئیسلام و ئەوە شەر بەخێر دەگەڕێت لەبەرەوەی کە قورئان دەسووتەی چییە پرسیار دەکرێت قورئان کەلامی رب العالمین بۆ دابەزیوە، بۆ چێ دابەزیوە، بۆ پێغەمبەری آخری زەمان صلی الله عليه وسلم. ئەوە تەبان وەیەمکوڕونە ئەوە دوای وەلا یەزالون یوقاتیلونەکم، خۆیان بەردەوام زەنجانە قورئانیش زۆر ویستویانە کە تەحریفی بکەن کە بیگۆڕن، بەڵام خوای گەورە وعدەی داوە إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. قرآن محاولات زور كراوة تنانت بيه كلمة نيان توانيوا أوج معجزة وبلغة وقوري قرآن لبروي كهيس عم بولغ قرآن نكراوة لقال أهل الإسلام زادين بوي كمسلمان راحت كان وزاري واشي ممشين بوي كمسلمان مشغول كان بشتيك. طبعا قرآن كبرسوت يندري قورة تردبي بلام للشريعة الإسلام طبعا وانا اگر مسلمانش قرآن مسوتێنە پێی کافر دەبێ، ئیهانی پێ بکە، سوکاتی پێ بکە. بەڵام ئەوە دوو شتی زۆر معنای دوو معنای گرنگی هەیە. یەکەمەوەیە بۆ لەو کاتەدا و دووەم بۆ لەبەر سەفارەتی بەردەم سەفارەتی تورکیا. یەکەمەوەیە کە لەو کاتەدا ئەوان کە ئێستا ئەم قەزەی ڕەگەز هاوڕەگەزی و چی ئەشتانە هاتوون بۆ ئەوەی کەوا وەکو بڵێ تەحەدایەکی ئیسلام بکەن، دوژمنایەتیی ئیسلام بکەن. زا ئەگەر هیچیان بۆ نەکرا، خەڵکێک کە ڕەدی بوو، خەڵکێک کە گوتیان ئێمە ئەو شتەمان ناوێ و لەو خۆشیان هەر زۆربیان لێی بێزارن، زا هەستان پەنا دەبنەوە قورئان بخوێنن. تورکیاش بۆیە
لبردم سفارة توركيا وكو يصدلن توركيا يعني تمثيلي زوربي مسلمان عندك لبرو توركيا استا برو أود سيك زياتر بو إسلام بقرتوا الحمد لله ولبر أوش كزوربي كسانك لي عند قومي ويان شونيان نابي پناگيان نابي لتوركيا ده حوينه وزجان بو ذكريتو بلام ديارة مسلمان دبي هلويشتان هبي دبي موقفيان هبي وكو مثلا بون منا مقاطعي بكري مثلا وي كتوركيا كردي سفاري بانكر واشتكي باشا قنصل قاني ايه كرزوربي شوينه كان الحمد لله وكو اود وكو دلخوشي دوين غزة هرصد كرو كسي بتمني قسكا يشيك لو انا تنانا كدلخوش ما عندك 6 صالح من قراني لبركردو اگر اوان قراني بسوتين وبيانو بيرزي برامبر بقران كان مرام قران لنا ودليه مدى ان هذا القران يهدي بالتي هي اقوم حتى اوان